گروپەکان لە ناو فستیڤالەکان یاخود لە شارەکان بە تایبەت لە گروپی نمایش هەڵپارکێ جلوبەرگ ئەمانە لە کوردستان زۆر ئاڵ و واڵان زۆر دیارن و زۆر جاریش لە فستیڤالە نێودەوڵەتەکان بەشداریەکەن کە ئەبێتە نیشاندەری کللتورێکی جوانی کوردی یان نمایشی جلی کوردی هەموو ئەمانە کارەکات سەر نمایش و نیشاندانی زیاتری کللتوری کوردستان. جارە جیاواز لە جارانی دیکە کە گروپی دیکە دێن بۆ کوردستان ئەم جارە گروپی شاریە چۆتە دەرەوە بەشداری لە فستیڤاڵی سەمای هیندستان کردووە. لەسەرم بابەتە قسە دەکەین مامۆستا ئیسماعیل شێخ میرزۆ سەرپەرشتیاری گروپی شاریە لە شاری جاندیگاری هیندستانەوە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمانە. بەیانیت باش مامۆستا ئیسماعیل، ئەم فستیڤاڵە چیە ئێوە بەشداریتان کردو ئەگەر بۆمان باس بکەیت؟ پێشێ بەیانی باش بە هەموو خەڵکە کوردستانی بخێر. ئیرۆ ئەم وڵاتی هندستانی بنەرەتە حکوومەتە هەرێما کوردستانی و عێراقیشێ ئەم بەشداری چەندین فستیڤالێک نێودەوڵەتی بوونە لە هندستانێک و ئەم فستیڤالە سەما و مۆزیکییانە هەیە یا باجێڕی هندستانیە بۆ پشتی مەل ویلایەتە ئسم پشتیوانی فستیڤالێکدا کردی و نیو دلهی با پشتیوانی فستیڤالێکدا کرد وان چەندین گروپێک هونەری ملی پشتیوان بوون و موزیکی پشتیوان بوون. ئیرۆ ئەم زانکۆیە پشتیوان بێ دەرکێ پاشایەکی تابلۆ جۆگار دێت پێ فستیڤالێکدا پشتیوان بوون. بەڵێ. مامۆستا ئیسماعیل، ئەزانین وڵاتی هندستان زۆر بەڕەنگ و ئاڵ و واڵان ئەوان چ سەرسامیەکیان هەبوو بۆ هەرێمی بۆ کوردستان بۆ ئەو ڕنگانەی کە ئێمە هەمانە بۆ ئەو گروپەی ئێوە چۆن گروپەکەتیانە بینیەوە چۆنە ینی گروپەکە توانیان پێناسەیەکی کللتوری کوردستان بکەن؟ ڕاستی کەلتوری مەیە کوردە و گوتیژەم کوردێت ڕاستەن ڕاستی کەلتوری مە گەلک نێزیکی کەلتوری هندستانێ وەکو گوتی وەکو ڕنگ وەکو هەر تشتێک یعنی هەندێک تشتێک پێکبەرگرێدای ئێتمەوە گەلک ئەینەمەدیتن مەچاوی خۆدیتن گەلک تشتێما پێوەگرێدایە و هندستان گەلکە دەوڵەمەندە سەمای ڕاستی بەلێ ئەم نەکەی میوانین و کوردستانی هەلکەمە کوردستانی دهان سەدان جۆرێک دیلانێت ملیمەتین دیلانێت جۆرا و جۆرمەتین ئەمجی و ملەتی کورد گەلک دەوڵەمەندی دیلانێت ملی ڕاستی گەلک کەیفاوان هات و کەسانێت ناودار کەسانێت دکتۆرا سەمایە هەین گەلک ینی داغبار بوون کارێمە و نمایشێتمێت هەلپەرکێتمێت ملی زۆر کەیفاوان هات بەڕاستی. باشە مامۆستا چەند گروپ لەم فستیڤاڵە بەشدارن و ئاستی گروپەکەی ئێوە چۆن بوو گروپی ڕاستی مامۆستا هەر فستیڤالێکی پشتیوان بوونە گروپا جودایە فستیڤالەیەکی ئەم تنێ ینی وەکو پاشایە تنێ لە ویلایەتە ئسام دەرکێ ئەم تنێ پشتیوان بووین ینی ستێجێک بۆ مەتنێ هەبوو ئەم تێدا پشتیوان بووین بەلێ نیو دەلهی 12 گروپ پشتیوان بوون و ئیرۆکە جاندیگار 10 گروپ پشتیوانن. دوی الهتل امتنه شنو كيفكا يا ماليزيا كشتما هتبدا بدي بشكل هذا جيكي جدايا والفكره دي طبعا يجي عندي شنو باجر كل الكولوجي امتى كذا شيء واضح بشكل دي شامل كان جروب بشكل دار بدرجه. بەڵێ مامۆستا ئامانج لە ڕێکخستنی ئەم جۆرە فستیڤاڵانە چییە و چەند وڵات بەشداری تێدا کرد لە دواتر کوردستان چۆن توانی لەم فستیڤاڵەدا خۆی نمایش بکات؟ لەبیرم چۆن من ئاماژە شتێکی دەم ڕاستی نیو دەلهی دەمێما نمایشە تابلۆ خۆکی تابلۆ ملی دیلانێت ملی کردی یعنی گەلک ئەو کەسانێت ناودار هاتنە سەر ستێجێ وتی مخابن هەگەر پێشبردی هەبا بیا هون ئەفتیپە یعنی پێشە هەموو بۆ خڵاتێکی مەزندا بە وتی چەند گوت شتێکی گەلەکی جوان ڕێک و پێک سەمایەکە جوانە جوان بۆ پێشکەشکردن چەند گوت تابلێتمە تابلۆ دیلانێمێت ملی بڕاستی چ وڵاتی دینی کلێ بەلێت کوردستانی بتنێنە یعنی هەندێک وڵاتە هەندێک پێشکەشکردن ڕاستی نەت ئازدا بوون یعنی ڕاستی داخەیە بەس وەک ما وەکو تیپا شەریە
براستی دیلانێت گەلک ڕێکوتێک ئەکادمی ما پێشکەش برین گەلەکەی بە خەڵکەکەی هات و مەرەماک و داخستنا ڕێکخستنا بێ بیستەڤاڵێ ئەبە بیستەڤاڵانە هەیە سەمای و موزیکیل وڵاتی هندستانی پێتەکردن چار وڵاتەکان دێتە گێڕا. باشە مامۆستا ئیسماعیل ئێوە هەوڵتان داوە لە ساڵانی ئایندە بتوان ئەم فیستیڤاڵە بێنن بۆ کوردستان ئەو گروپانەی کە بەشدارن ئەم جارە لەبەری ئەوەی لە هیندستانیان لە هەر وڵاتێکی دیکە بن لە کوردستان نمایشی خۆیان بکەن؟ هەلبەت مامۆستا دوو سێ ڕۆژە ڕانیان فیستیڤالەکە کەلتۆریە جیاوازەکەن هەساڵ ئەمژی فیستیڤالدا بەشدار بین هەرچەندان داخواستین ئەمروی فیستیڤالیژی بەشدار بین ماگوت مامۆستا خالد ئەم لە وڵاتی هیندستانی داخواستینە ڕاستی گەلک گوتی ئۆزون پشکداربانە چەند گولوێ دەرێژی 12-13 وڵات پشکدار بوون وزی هەر تیپەکە یان لیدەرێکی تیپەکەی مەجلیسی ما کارتت خۆی بداینێ هەلبەتە خۆم کارتت خۆ بدەینێ ئەم داخواستکەین ئەو مەجارەکەی داخواستکەنە وڵاتی خۆوەکی قەزاقستان وەکە قرغستان وەکی گەلک وڵاتی ڤێتنامێ و دیمە ئێمە پرۆتۆکۆل گەلێکی چێکین هەلبەت وەڵام داخواست حکوومەتا خودکەین فیستیڤالەکە مەزنی ساڵانە لە دەوڵەتی بێتە چێکردن و هەر ساڵ و ناوێکی بێتە دوڕە بێتە دانان فیستیڤالەکە سەر ئاستی هێما کوردستانێ نەکول باجێڕێکی بێتەکردن و خەڵکێکی ئالۆگۆڕکردنا کەلتۆر و چاندا وڵاتێن دنیایە کەلتۆری مان پایتەختە هەرێما کوردستانی بێتە دەرس. بەڵێ مامۆستا ئیسماعیل شێخ میرزۆ سەرپەرشتیاری گروپی شاریا لە شاری جاندیگاری هندستانەوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێستان بە هیوای سەرکەوتن.